لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە شوێنی جیاجیا بە دڵنیایی هەندێک ڕووداوی کوشتن ڕوویاندا بە دڵنیاییەوە میدیاش وەکو بەشێک لە ئەرکی خۆی کە چۆن ڕووداوێکی دیاری کراو ئەگوازێتەوە کاری لەسەر گواستنەوەی ئەم ڕووداوانە کرد ئەم کوشتانە کرد هەندێک شتی دیاری کراوی لەبارەوە ئەوترا ئەگوترێ بە دڵنیاییەوە هەندێک لە ڕووماڵەکان دەست بۆ بردنەکان با بڵێن معالەجە میدیاییەکان چارەسەرکردنە میدیاییەکان بەلای ئەکرێن بەڕاستەوە خۆکرێن هەندێکی دیکە بە شێوازەکان بە ژانرەکانی دیکەی میدیایی ئەکرێن دەکرێ هەندێک لەم ژانرانە لەم چارەسەرە میدیاییانە لەم دەست بۆ بردنە میدیاییانە هەندێک جار گرفتی دیاریکراوی لێ بکەوێتەوە بۆیە جۆرێک لە نیگەرانی دروست ببوو هەندێک لە میدیاکان لە ناوخۆی هەرێمی کوردستان وتیان ئیتر ئێمە ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن ناکەین ئەم ڕۆژ پێم وابێ ئەمڕۆ بەڵێ داواکاری گشتی لە سلێمانی بڵین بڕیارێکی یاوە یان داواکاریەکی هەیە لە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرەتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە ئەڵێ بە میدیاکان بڵێن لەمە دووە ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن نەکەن چونکە کاریگەری لەسەر ڕەوتی لێکۆڵینەوەکان هەیە هەندێک جار کاریگەری خراپی لەسەر دەرونی خەڵک و وەرگرەکان هەیە بەڵام بەڕاستی ئەم قسەیە ئەم داواکاری گشتی ئەکرێت لە ڕووی میدیاییەوە لە ڕووی ئەوەی کە میدیا ئەکرێ لە چوارچەوەی جێبەجێکردنی ئەرکەکانیە ڕووداوێکی دیاری کراو تەنانەت دەگەر بڵێن دیاردەیەکی دیاری کراو لە کۆمەلگای ڕوئەیە ئەکرێ ڕووماڵینەکە یان ئەبێ شێوازی ڕووماڵەکە شێوازی چارەسەر میدیاییەکە چارەسەر بکرێ ئەمەی داواکاری گشتی داوایەکە لە کۆڵکردنەوەی هەندێک ئەرکی دیکەیە کە ئەبێ بکرێن و چی چارەسەرەکە ڕاستیەکەی کوشتن چارەسەرەکە کەمکردنەوەی کوشتن چارەسەرەکە ئەوەی کە خەڵک پێی بێزارە بێ پێی بێتاقەتە بێ تەنها ڕووداوەکانی کوشتنە یان یەک دنیا پرسی دیکەش هەن و میدیا بمانێ و نەمانەوێ ئەرکی خۆی تێبێ ڕووماڵی بکە و ڕووماڵیشیەکە جگە لە مەسەلەکانی کوشتن و تاوانەکانی دیکە بۆیە بەڕاستی ئەم پرسە ئەکرێت لە ڕووی ڕۆژنامەوانیەوە قسەی جیاوازی لەبارەوە بکرێ و شی بکرێتەوە کامیان باشە شێوازی ڕووماڵەکە بگۆڕێ یان نەخێر ئەم شۆرتکەتەی کە داواکاری گشتی داوایەکاڵێ بە هیچ شێوەیەک ڕووماڵی مەکەن نەمە لەگەڵ سێمیوانە گفتوگۆکەم شوان داودی ڕۆژنامە و سوسەر و سەری ڕۆژنامەی هەواڵ بە ڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵما بن سلام عومەر ڕاوێژکار و ڕاهێنەری میدیایی ماوەسە سەلام لە ستۆدیۆ لەگەڵمایە دیار محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامە نووسان کاک دیاریش هەر لە ستۆدیۆ لەگەڵمایە کاک دیار ماوەسە سەلام سلااوتانە بیوادارم باش بن بەخێر بێن بۆ زووم کاک شوان ڕێزت هەیە کاک شوان ئێوە ژەر بەخێر بێن هیوادارم زۆر باش بن پێم وا بێشتان کاک شوان ئامادە نییە ئەگەرنا بە حکمی تەمەەن و بە حکمی ئەزممویش پێدەچوو بچمە لای کاک شوان بەڵام ماوەسە سەسلام دێمە لای تۆ حازرە ئەچمە لای کاک شوان سلااوت لێبێ هیوادارم باش بی بە حکمی تەمەەن نا ئەم جارە بە حکمی ئەزمون قەیناکە لاو لە ئێوەش ڕێزت هەیە دێمە لای تۆ قسم بۆ بکە بڕیارەکەی داواکاری گشتی بڕیارێکی دروستە بۆی لە مەودووە میدیا ڕووماڵی پرسێکی دیاری کرا و لە وەکو کوشتن مەسلەی کوشتن نەکە ڕووداوی کوشتن نەکە سەرەتا ئەوە بڕیار نییە داوایە داواکاری گشتی داوای لە ڕۆشنبیری کردووە خۆی داواکاری گشتی لەم کاتەیە کارەساتە کە کەوتۆتە دوای بڕیارەکەی بۆردی ڕاگەیاندنی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان لەو ڕۆژانە بڕیارێکی وایان دەرکرد کە کەناڵەکانیان ئەو حادسانە ڕووماڵ نەکات داواکاری گشتی دوا بە دوای بڕیارەکەی ئەوان هاتووە ئەم داواکاریە ئەمە خۆی لە خۆیان کارەساتە یانی ئەمە خۆی لە خۆیان جێی هەڵوەستەیە و جێی پرسیاری گەورەیە لە دام و دەستگای دادوەری
هەرێم نیشانەی پرسیاری گەورە ئەخاتە سەر ئەم دام و دەستگایانە. خاڵی دووەم کوشتن ڕووداوە، هەر ڕووداوێک بە پێی یاسا بە پێی دەستور ناتوانرێت ڕێگری لە بڵاوکردنەوەی بکرێ. ئێمە گرفتێکمان هەیە لە بڵاوکردنەوە ئەوەیە کە بڵاوکردنەکان پسپۆرینین، پرۆفشناڵینین، هەموو حاڵەتێکی کوشتن کە تحقیقی تێدا بوو ئەبێت ڕەچاوی باری لێکۆڵینە بکرێ. لە دنیادا حاڵاتی ئینتیحاری لێ دەرچێت کە تەنها خەبەرەکە بڵاوەکرێت ناڕۆنە وردەکاریەوە. ئەم حاڵەتانەی کە ئیسە لە کوردستان ڕووەدا لە حاڵەت دەرچووە بۆتە دیاردا، کوشتن بۆتە دیاردا، ڕۆژ نییە گوێمان لە کوشتن نەبێت لە ناوچەیەکە. لەم ڕەمەزانە 4-5 دیاردەی قەتڵ و عام بووە. ئەوەی ئەمانی ڕووەدا کوشتنی فرد نییە، قەتڵ و عامە ناکرێ میدیا ڕووماڵی ئەم حاڵەتانە نەکەوت. بەڵام ئەبێ ڕووماڵێکی پرۆفشناڵانە بێ، نەچیتە وردەکاریەوە. ئەوەی لە میدیا و سوسیال میدیای کوردی ڕوئەدات لەم حاڵەتانەیە کارەساتە. جاوڵا کاکشوان دێمە سەر ئەوەی کە ڕووماڵەکە چۆن بکرێ پرسی توبعدلی ئەڕۆنە ناو خێمەکان، ئەڕۆن دایکی قوربانەکان بانگەکەن لەو دوای وردیەکەینەوە کاکشوان بە دڵنیایی و دوای وردیەکەینەوە ڕووماڵەکە چۆن بکرێەوە. ئەزمونێکی زۆرتانە بواری ڕۆژنامەوانیا هەیە و هەتا ئێستش ڕاستیەکەی هەر لە بڵێن ئەو جۆرەی میدیای ئیشەکەن کاگەر ناوی بنین میدیای تەقلیدی سەر بە سەردەمی سۆشیال میدیا نین بە دڵنیاییەوە بۆیە قسەکانتان بە هەندوەرە گیرێ. بەڵام باسی بڕیارێکی دیاریکراوی بۆردی ڕاگەاندنی مەکتەبی بڵێن یەکێتیتان کرد. پێش ئەوەش هەندێک میدیای دیکە مەسەلەی ڕاگررتنی ڕووماڵی ڕووداوەکانی کوشتنیان کرد. لە ڕووی میدیاییەوە بڕیاری ڕاگررتنی ڕووماڵی کوشتن بڕیارێکی دروستە. ئەکرێ میدیایك بڵێ من ڕووماڵی پرسێکی دیاریکراو ناکەم کە ڕوو ئەیە ممکن نییە حەدەسە خەڵک چاوەڕێیەکە بزانێت چییە چی ڕوویداوە ممکن نییە بڵاو نەکرێتەوە. باش هیچ هێزێک نییە، هیچ یاسایەک نییە ڕێگری لە بڵاوکردنەوەی بکات. باش سوپاس دەکەم کاکشوان. کاک سەلام، من لە پێشێکەکان ناوم ناوتم شۆڕکەت، یعنی ڕێگایەکی کورت یەکسەر هاتوۆتە سەر ئەوەی کە ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن نەکرێ. ئەمە وا تەعاملی لەگەڵاکرێ معالەجەکە ئەمەیە، چارەسەرەکە ئەمەیە یان نەخێر کۆمەڵێک پرسی دیکەیە. سپاس کاکشوان باسیەوەی کردکامە یعنی کاردانەوەیە بۆ نییە بڵین تێگەیشتنەوەکو یا بە پرۆگرام نەکراوە. ئەمە تێگەیشتنی دادگان نییە بۆ بواری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ ئەم مانگ و دوماگەم کێشەمان نیە، ئەمە لە سەرەتاوە یعنی لە سەرەتای ڕاپەڕینەوەم کێشەمانەیە کە بۆ نمونە بە شێوەیەکی ناپیشەیانە ئۆکەی ڕووماڵی ڕۆژنامەوانیەکرێ. ئەوەی ئێستا گەیشتونەتێکە باسیەکەینەوە هەر ئەسڵان شێوازی گفتوگۆکردن و لێکدانەوەی حاڵەتەکان هەڵەیە. لەبەرەوەی ئێمە ناچینە سەر لە بواری ڕۆژنامەوانیا ئێمە دا بۆ 11 ڕەگەزمانەیە. ئەڵێن بۆ نمونە ئەگەر ئەم ڕووداوەی ڕۆیە ئەم جۆرە لە ڕەگەزی تا بوو ئەبێ بە هەواڵ، ئەگەر تیای نەبوو نابێ بە هەواڵ. ئەم تێگەیشتنی بۆ بواری ڕۆژنامەوانی ئێمە نیمانە. ئێمە هاتوین چیمان کردوتە ئۆکەی باشترین چارەسەر چییە؟ ئەوەی سەرکوتیکەین نێڵن کەس قسە بکە ئۆکەی چارەسەر بێ. خۆشتان زانن ئەم تێڕوانینە پێڕوانیەکی زۆر هەڵەیە. ینی ئێستاگەر ئیمتیحانی داواکاری گشتی بکەی بڵێ 5 بەهای هەواڵیم پێ بڵێ لە ڕووداوێکی دیاری کراوە ئەگەر هەبن مەسەلەن 5 بەهام پێ بڵێ 5 ڕەگەزم پێ بڵێ بێت تایە بێ دەسەوڕەکەی تیا دەرچونیان هیچی لەبارەوە بزانن. من بۆیە ئەم قسەیەکەم تۆ کاتێک دەی قسە لەبارەی تەبەنەوە وەکوە بڕیار نییە داواکاریە، داواکاریی دیاریکراوە لەبارەی میدیاوە ئەخەیتە ڕوو ئەبێ لە بەرمەبنای جۆلێک لە تێگەیشتن بێ. گەر ئیمتیحانیان کەی پێم وابێ هەندێک مەدرسە هەندێک قوتابخانە 32 بەهای هەواڵیان هەیە، 5یان پێژمێرێ ئەوان ئەتوانن 5 بەهای هەواڵی بژمێرن. ئەگەر یەک تۆز بوارم بە با سیر یعنی ئەگەر بێ لەسەرەوە قسە بکەم چکە نەمەی زووتر بچینە سەرەوە. بەڵام من چەند جارێوم خوێندوەوە لە ئەمڕۆوە کۆمەڵێ لایەنی هەیە، گۆشەیەکیان داواکاری گشتی لەسەر حەقە. بۆچی لەسەر حەقە؟ لەبەر ئەوەی کۆمەڵەیە تایبەتمەندی خەڵکی کەرامەتی خەڵکی پێشێ دەکرێت. لەم حاڵەتەیە داواکاری گشتی پێویستە بێتە قسە. بەڵام لە کاتێکا هاتۆتە قسە کە خۆی ئێوێت
لەو کاتانە ناتە کە قسە بە شێوەیەکی کشتی کە کۆمەڵگە ئێوێ یعنی بۆ جۆرێک لە بێمتمانەی هەیە و ڕاستەخۆ چین بۆچی بۆ بابەتی سەرکوتکن بابەتی نێش اینجا بۆ وەکو کاکشوانی شتی بەڕاستیمە داواکاریە و وتوێتی داواکاری گشتی نیگەرانی هەیە پێویستم نیگەرانیش بە هەندوەرگیرە بەڵام ئەم نیگەرانی لەسەر حسابی ئازادی ڕۆژنامەوانی ناکرێت چکە ئێمە یاسای ترمانەیە بۆ لە یاسای ڕۆژنامەوانیە بۆ یاسای سیبنج ئاڵێ ڕۆژنامەگەری ئازاد و هیچ سانسۆرێکی بەسەرەوە نییە ئیلا لە چوارچەوەی چیا کارەکەی ماف و ئازادی تایبەتەکان پێویستە پارێزراو بن کەرامەتی خەڵکی تایبەتمەنیان پێویستە ئەگەر ئەمانە نەکەی پێشێلی ئەمانە نەکەی هیچ دەسەڵاتێکی تر لەسەر دەسەڵاتی ڕۆژنامەوانیەوە نییە لە هەرێم و هەروەها پێوەری خۆی هەیە بۆ پێوەری فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان یعنی 16 پێوەرە ئەگەر ئێمە ئیلتیزام کەین بە ئەمانەوە پێم وایە ڕاستەکە داواکاری گشتی ئەگەر تۆکو ڕۆژنامەنووس باشە ڕووداوێکی کوشتن مامەڵاکەی ئەگەر یەکی لەمانە پێشەلکەیت ئەکی داواکاری گشتی ئەتوانێت ئەوکە ئێمە کێشەمانە لەلایەکەوە پێمان وایە کەڵکەڵەی سیاسی و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دایمە بەرەو سەرکوتکردن ڕوا سنوودارکردن ڕوا بەرەو ئەوە ناڕوا پەروەردەوکە بۆ من ئەم ڕۆژنامەنووسانە لەکوێ پەروەردانەکەی چۆن یارمەتیانی گەشە بکەن چۆریان یارمەتیانی ڕۆژنامەوانیکی باش بکەن ئەمانە کردووە تۆ چیەکەی وەکووتە یەکڵێ ئۆکەی بانێکین ناتوانانی وای بکەین ئەبێ پێم بڵێ ناتوانم پێ بڵم بۆ نووسێتی ئەم جۆرە هەواڵانە ئەم جۆرە هەواڵانە چین بۆ نمونە ئەگەر کرێکارێ لە باڵەخانەیەکی پرۆژەیەکی بۆ شوقێک لە سلێمانی بکێتە خوارە هەواڵێ هەواڵ نییە دەیان لایانی قیمەتی هەواڵی تایە بۆن من لەوانەیە کۆمپانیەکەی استیغلالی کردێ لەوانەیە بۆ نمونە ئەوانە ئەبێ بزانن چی ڕۆیە ئەبێ خەڵک بزانێت چۆڕە تۆ یەکێک چەکی بەدەستگرۆ 5 کەسی کوشتووە هاتۆتە پێشە تۆڵی نابێ ئەمانە هەڵەن بەڵام شێوازی مامەڵەکن وەکوتە دوای باسکە ئەمە خۆی بە بۆیە کۆمەڵێ لایانی هەیە ئەمانە بەڵام ئەوەی کە بێ دەستبەری بۆەوە من سەیرم لێت چالاگوان هەیە 20 ساڵ بواری ئازادی ڕۆژناوانی شەکام ئەڵێ دەستان خۆش بێ ئەمەی هەڵەنەوە بکرێ ئەمە تۆ بەدەستی خۆت ئازادی ڕۆژنامەواری سنوورەکەی کە پێچەوانی دەستوری عێراق پێچەوانی یاسابەرکارەکانی هەرێمە باشە و پێچەوانی جاری گەردونی مافی مرۆڤە پێچەوانی مادەینەوەی جاری 90 جاری گەردونی مافی مرۆڤە یعنی ئەمە پرسیارەکە ئێمە پێویستە نیگەرانیەکانی خەڵک پێشلکردنی کەرامەتی خەڵک بۆیە داواکاری گشتی لە ڕوانگەیەکی یاساییەوە سێری کردووە و دەیان بۆ منەگە تەختێکی ڕۆژنامەوانی پێ بڵێ دەیان بۆ شای ڕۆژنامەوانی تا ئەنووسیتەوە ئەدۆزیتەوە کە ئەتوانی دادگا شکات لەسەر حەقیش کاک دیار ناوەندێکی وەکو میترۆ هەوڵێک یان داواکاریکی ئاوای پێخۆشە نابێ بە بەشێک لە بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێد سڵاو لە میوانە بەڕێزەکان وەساوی بینەران دیارە کاکسەلام و کاکشۆن زۆریان باس کرد ئیزافەتەن بۆ قسەکانی ئەوان پێم وایە میدیا بەرپرسیارەتی اخلاقی گەوری لەسەرشانە بەڵام ئەوەمان بیر نەچێت ینی لەم پرسانەیە کاتێک کە ئێمە ئەڵین یاسایەکە بێ کاری ڕۆژنامەنووسی ڕێخا و یاسایەک دەرچۆ لە هەرێمی کوردستان و بەم یاسایە کای ڕۆژنامەنووسی ڕێکخراوە پێویستە ڕێز لەم یاسایە بگیرێ وەک کاکسەلام باسیکرم یاسای بەڕوونی باسی لۆ کردو کە میدیا ئازاد و هیچ سانسۆرێکی لەسەر نییە بۆیە کاتێک کە ڕێنماییەک دەرەچێت کاتێک کە بڕیارێک دەرەچێت نابێت پێچوانی ئەم یاسایە بێ و ئەگەر هاتوو پێچوانەی ئەم یاسایە بۆ ڕێمان نابێت کاری پێ بکرێت چونکە لە ئەساسا باتڵە دوای ئەوە کاتێک کە وەزارەتی ڕۆشنبیری یاخود بۆکو سنتەری میترۆ پێمان وایە ئەمە درێژەی ئەو ئەقڵیەتەیە بۆ کە هەوڵیاندا لە ڕێگەی پرۆژیاساوە لە پەرلەمانی کوردستان بە ناوی پرۆژاسی ڕێکسی میدیا ئەلکترۆنی ڕێکی خەند بۆیان نەچوە سەر دواتر لە ڕێگەی ڕێنمایی ژمارەی ساڵی 2023 تایبەت بە ڕێکسی کاری میدیای لە هەرێمی کوردستان دووبار ڕێنمایەکە وەستێرا بە فشاری ڕێکخراوەکان و ڕۆژنامەنووسان ئەمە درێژی ئەم هەوڵ و ئەقڵیەتەیە کە بەردەوام ئەوێ سانسۆ بخاتە بەردەم ئازادی ڕادەبەری ڕاستە ئێستا گلەی هەیە هەموو لایەک متفقین لەسەرەوەی کە جۆرێک لە فەوزا هەیە جۆرێک لە ناپیشەیبوون هەیە لە ناو مەساتی ئەعلامیە هەندێک مەعایر و هەندێک پێوە ئەوانەی کە کاکسەلام باسی کرد ڕەچاو ناگیرێت لایەن ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکانەوە بەڵام نابێ ئەمە بکرێتە پاسا بووی کە تۆ بی ئەمڕۆ ئەگەر نیەتەکە نیەتێکی باشیش بێ بۆی کە تۆ بتوێ ئەم فەوزای ڕێقی یاخود جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلی ئەم ڕووداوانەکەی کە کاریگەری کرابی زۆر لە هەندێک مناسبەیە هەبوو لەسەر هاوڵاتیان تۆ ئەمە ڕێبخی بەڵام دواتر بە زیان بەسەتاشێت لە دمونی ڕابردوومانەیە کاتێک کە یاسا دەرچەوە ئاماژلی شتێ بۆ دواتر ڕۆژنامەنووس و چالاکوانی پێگیرێت بە نمونەی یاسای خەتەکردنی خراپەکانی ئەمریکانی پەیوەندی خۆ یاسای بۆ ڕۆژنامەنووسان دەرنەچوە بۆ چالاکوانان دەرنەچوە بۆ ژنان و خانمان دەرچوە کە پارێزراو من لەوەی کە هەڕەشیان و تووشی هەڕەشە و هێرشی ئەلکترۆنی و بڵاوکردنەوەی وێنە گرتە ڤیددیوەکانیان دەبن بەڵام ئایا ئێستا لە داداکاندا ئەوەنەی
سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسان و چالاکوانان تۆمارەکەی لەسەر خانمان سوودیا لەم یاسا بینیوە بێگومان ئەمە جۆرەکان استیخدامی پێوە کراوە بۆیە ترسێ لەسەر دوایەتر بێ لەسەرەوەی بابەتی داواکاری گشتی بۆ لەم تەوقیتەیە یانی سێ پرسیارەکەم بۆ لەم تەوقیتەیە دوو شێوازی ئەم داواکاری تەنها لە سلێمانیە هیچی تەنها لە بۆ دامەزای میدیایی ئەم دامەزا میدیانی تۆ لە سلێمانی چاچەکە ئەی سۆشال میدیامانەیە کەناڵە ئاسمانەکان لە هەموو هەرێمی کوردستان و هەموو عێراق و هەموو جیهان پەخش دەکەن وانە تۆ چۆن بەسەرای سلێمانی چ چارەسەرێکە ئەمە تێ ناگەم لەمە بۆچی تەنها لە ڕێگەی سلێمانی و کراوە دواتر ئایا ئەم داواکاریە خۆی لە خۆی دایاساییە پرسیارە ئەمە تۆ کاتێک کەتی سانسۆرە خیتە سەر ئەمە جۆرەکان سانسۆری پێوترێت بۆ سەر ئازادی میدیەکانی میدیایی ئەمە پێشوانی یاساکاری ڕۆژنامەنووسیە ئەگەر مبەرەکە ئەو بێ یاسای حقوق قانونی عقوباتی عراقی ڕێکاری کەی دانابێ بۆ ئەمە بەڵام یاسای ڕۆژنامەگەری بەڕوون و ئاشکرا ئەڵێت کاتێککە ئەم یاسایە دەرچۆدا هیچ یاسایی ترکاری پێ ناکرێت تەنها دەبێت بە یاسای کار ڕۆژنامەنووسی مامەڵە بکرێت و یاسای کاری ڕۆژنامەنووسی ئەمەیتیان نییە ئەمە جانبێکی کە ئایا ئەم داواکاری گشتی کاتێک کە داوایەک لە بەڕێوەبەرەتی ڕاگەاندن و بڵاوکردنەوە دەکات چەند تەقیمی دۆخەکەکەن کاتێک من کەناڵێکی ئەکسم ڕووباڵی کوشتنم کردو ناپیشەی بوو موچی وچی هەمووی متفق لەگەڵتان ئەم باش تەختی ڕووداوەکەم نەکردووە کێ تەقیم بینەکە پێوەرەکان چین یەکەم شت دوو کێ تەقیم مەکە ڕابەر ئەوە نییە ڕووماڵ نەکرێ ناڵێ ئەگەر ڕووماڵی کرد و پابند نەبوو ڕووماڵ ئوستاز ئەمە لە ڕێنمای ژمارەی ساڵی 2023 هاتبوو ئەم بابەتە کە نابێت ڕووماڵکە زۆر خاڵیکەی هاتوو ئەوانەی کە ئێستا ناڵم هەمان ئەقلێتە کە ئایانەوێت سانسۆر دروستکەن هەجارۆ بە شێوازێک و بە بیانوویەک دێن ئەگەرنا من پێم وایە داواکاری گشتی ناتوانێت کەناڵەکانی ڕاگەاندن کۆنتترۆل بکات بەوەی کە ڕووماڵی هەواڵی کوشت هەرچەندە لە ڕووی ڕۆژنامەوەیە کە وەک هاوڕانیش باسیا کرد کە ئەمە تەواو ڕووداوی کوشتن پێویستە من لە ماڵەکەی خۆمان گەڕکی پشتەوە پێش کەس کوژراوە نابێ بزانم چی ڕوویاوە حەقی خۆم نییە بۆ هاوڵاتێک بزانم چی ڕوویاوە ئەمە جانبێکی بەڵام کێ تەقیمەکە ئەمە لەمەوەی ڕاودە بینیمانە زۆر جار نموناکرێت ئایا عادیلانە تەقیمەکرێ وا گریمان چوە سەر ئەم بابەتە لە بابەتی باج ڕسومات بۆ کەناڵە ناوخۆییەکان بینیمان هەندێک کەناڵ بوونە قوربانی پەخشەکانیان ڕاگیرا بە پاساوی ئەوەی کامانە ڕسوماتیان ئەو باجیان نەداوە هەندێک کەناڵیکە ڕەنگە هەم وڵەتیشی نەبوو بێ ڕەنگە چەند ساڵێک لەوەتی هەیە ڕسومات و باجیشی نابێ هیچی ساعتێکی بەرامبەر نەکراوە بۆیە داواکاری گشتی قورسە داواکی ئەوە بتوانێت لە بەڕێوەتی ڕۆشنبیری بکات و ئەم بەڕێوەبەراتیە بتوانێت پرۆفشناڵە و میهنیانە ئەم کاری خۆیکە هەرچەندە سەر ڕایوی کە ئێمە وەک سەنتەری میترۆ پێمان وایە کە ئەمە تەواو پێچوانەی یاسایکاری ڕۆژنامەنووسیە و لە هەمان کاتیشا کاریگەری خراپی دەبێت نەک بەسەرەوەی کە بە پرسیارەتی کۆمەڵاتی باسەوە دەکەن نەمە مەترسیە بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی و کاریگەری و دەرونی دروستکردن بۆ سەرهاو نیشتوانیان پێمان وایە کە ئەمە کاریگەری خراپی زۆر دەبێت لەسەر ئازادی ڕادەبڕی داری باس دەکەم کاک شوان دێمە وڵات متتەفق بووین پێم وابێ لە قسەکانی سەرەتا تا وا دەرکەوت هەواڵی کوشتن ناکرێت ڕووماڵ نەکرێ بەڵام پرسیارەکەش ئەوەیە هێشتان ئەی چۆن ڕووماڵ بکرێ بۆی گلەی لێ نەکەوێتەوە تۆ واز لە مەسلەی داواکاری گشتیش بێنە ئەوە ڕوونە ینی هەندێک جا لە ناو ڕۆژنامەنووسان خۆشیانە ڕاستیەکەی هەندێک گلەی لە هەندێک لە ڕووماڵەکان هەیە چۆن ڕووماڵ بکرێ ڕووداوی کوشتن کۆمەڵێ عرف و قانون و یاسای کارپێکراو هەیە ڕووماڵی بەرپرسانە بکرێ ینی ڕووماڵێکی پرۆفشناڵانە و بەرپرسانە بکرێ بەشێک لە قسانەی کە میدیایکا لەو کاتانەیە ئەبێ بۆ لێکۆڵینەوە و بۆ دامودەستگاکانی پۆلیس جێبهێڵرێ کە تحقیقی خۆیانی تیا بکەن دوایی پۆلیس قسەی ڕسمی لەبارەی ڕووداوەکەەوە بکات میدیانەیە دەست پێشخەری بکات لە تحقیقکردن لەو پرسە دواتر وروژاندنی سۆز لەو حاڵەتانە وەکو کاردانەوە مەسەلا ئەچونە قسە لەگەڵ هەندێک کەسەکەن کەسی نزیکی کوژراوەکە بڵێن بۆ نمونە دایکی کوژراوەکە خوشتی کوژراوەکە باوکی کوژراوەکە لە پرسە لە ناو پرسەکە دەریانەکەنە دەرەوە مایکە خەنە بەردەمیان قساکەن ئەمە بەرپرسانە ئەمە بە ڕووماڵێکی بەرپرسانە نییە و کاریگەری نیەگەتیفی هەیە لای وەرگرت ئەبێ هەمومان کار بۆ ئەوە بکەین
ڕووماڵکردنمان بۆ ئەم حاڵەتانە بەرپرسانە بێت نابێت تەرم پیشان بدرێ نابێت خوێن پیشان بدرێ نابێ برین پیشان بدرێ ئەمانە هەمووی لە عورفی کاری ڕۆژنامەنووسیە باوە لە هەموو کەناڵەکانی دنیاشە پەیڕەوەکرێت لێکۆڵینەوە و تحقیق و وردەکاری بۆ پۆلیس جێهێڵێ و دواتر ئەبێ پۆلیس قسەی ڕسمی لەبارەوە بکات بە ڕسمی قسەی لەبارەوەکە بۆ ئەوەی دەرفەت بۆ تحلیل و تەفسیری کەس نەهێڵێتەوە بۆ ئەو ڕووداوانە. باش کاک شوان پێم وابێ داواکاری گشتیش بە دیاریکراوی ئەڵێ بەلا ڕێدابردننی ڕەوتی لێکۆڵینەوە یەکێکە لە نیگەرانیەکانی جگە لە نیگەرانیەکانی دیکەش چی مەسەلەن ڕەوتی لێکۆڵینەوەی ڕووداوێکی دیاریکرا و کوشتنێکی دیاریکرا و تاوانێکی دیاریکرا و بەلا ڕێە ئەبا یان کاریگەری لە سەرکات لە چوارچەوەی ڕووماڵی میدیاییە یعنی لە ساتەکانی یەکەمی ڕووماڵێکی میدیایی تایبەت بە کوشتن تا چۆ میدیاکار بۆی هەیە بڕوا و لە کوێ ئەبێ بۆستێ هەڵیگرێ بۆ کاتێکی دیکە میدیا شوێنەکە لە فلانە شوێن ساعات ئەوەنە حاڵەتێکی تەقەکردن ڕووی داوە کەسێک دوو کەس کوژراوە کەسێک بریندارە ئەمە ئیشی بنیە زۆر جار ئەبێ ناوەکانش بە پیت بێنێ ناوی کوژراوە شتەکانش بە پیت بێنێ نەک بۆ حاڵاتەکان بەڵام ئەو دوو میوانە بەڕێزەی تر پرسیاریان لەوە کرد تەوقیتی داواکەی داواکاری گشتی جێی پرسیارە تەوقیتەکەی و بۆ داواکاری گشتی سلێمانی یعنی خۆ بە میدیای کوردستان بەس لە سلێمانی نییە داواکاری گشتی سلێمانی بۆ دەردەشەی نەکردووە لەگەڵ داواکاری گشتیە ئەمە بکرێتە داوایەک لە ڕێگەی هاوکاری سنتری مەسەن بۆ نمونە سنتەری میترۆ لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسان لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری دانیشتن بکرایە وەرکشۆپ بکرایە قسە بکرایە گفتوگۆ گەشتانتە سیغەیەک بۆ ئەوەی داوای ئەوە بکرێ ڕووماڵی بەرپرسیاریانە لەم ڕووداوانە بکرێ نەک بەو شێوەیە دو هەفتەیەک پێش ئێستا چەند ڕۆژێک پێش ئێستا مەکتەبی ڕاگەیاندنی حزبێک دێت لەسەر ئەمە قسە ئەکات و کەناڵەکانی خۆی منعکات داواکاری گشتی لەو شارە بێت دوا بەدوایەوە ئەم داوایە بکە ئەمە خۆی ینی نەنگیە ینی بەڕاستی من زۆر خۆم بێتاقەت بووم نیشانی پرسیاری گەورە کەوتە سەر ئەم دەستگا هەستیارە کە دەستگای داواکاری گشتیە بەرپرسە لە پارێزگاریکردن لە هەموو حاڵەتەکان لە هەرێمە باش بۆ بەم شێوەیە مامەڵە بکرێت لەگەڵ ئەم دۆزێ ئەم دەستگایانێ باش سوپاس دەکەم کاک شوان دێمە وەلات کاک سەلام شتێکێ ناوی دیاردەی کوشتنە یەکەم ئەرکی میدیانی ڕووماڵی بکە دوو مەسەلەن میدیا ڕووماڵی نەکار بەڕاستی دیاردەکە چارەسەرە بێ نامێنێ مەسەلەن تۆ کامێرە لەسەر ساتی خۆر هەڵاتن دامەنێ خۆر هەر هەڵیێت دیاردەکە هەر ڕوەیە با بڵین بۆ خۆراوابوونیش بە هەمان شێوە بۆ مەسلەی کوشتنیش بە هەمان شێوە ینی با قسەکە ئەوە بێ یان پرسیارەکە و جەدەلەکە ئاوا بێ هەواڵەکە بڵاو بکرێتەوە چی و بڵاو نەکرێتەوە چی خۆی ینی دێک تێنەگەیشتنێک هەیە لە هەرێمی کوردستان پێیان وا زۆر خاڵک دەبستاوانش پێیان وایە کە ڕۆژنامەگەری بریتیلەوەی کە کۆمەڵێک گەنج مۆبایل بەدەستەوە گرن ئەچنە سەر جادە و ترچیان بێ بڵاویەکەنەوە و ئەمانە زۆرێک ئەوە ینی بە پیشەیەکی ئاستی پیشەکانی تر سیر ناکرێت ڕۆژنامەوانی پیشێکی زۆر دێرینە 2000 ساڵ زیاترە لە ڕۆمای کۆنەوە دەست پێکات تا ئەچین تا چاپکردن یەتە ناوانە پیشێکی دامەزراوە ڕێوشێنی خۆی عورف و ئەخلاقیات و پێوەری خۆی هەیە چۆن پرۆتۆکۆلی هەیە بۆ نەشتەرگەری شێرپەنجە بۆ هەموو حاڵەتێکی تر ئێمە لە بواری ڕۆژنامەوانیە ڕێوشێنمان هەیە بۆیە ئێمە پێویستە یەکێک لەو شتانی کە بکە بە هیچ شێوەیەک 10 ساڵی تری مناقەشە بکەین من پێ ناڵم بیکە یامەیکە من ژووری هەوا پێوەری خۆم هەیە ئەخلاقیاتی خۆم هەیە استراتیژی دامەزراوەکەم هەیە بە ژۆندی گشتیم هەیە تەنیا ڕۆژنامەنووس یەک لێ پرسرایەتی ئەویش پابەندە بە ڕاستیەکان ئەو ڕاستیانەی لە بەرژۆندی گشتیان ئەو کاتە ژووری هەواڵ کۆ ئەبێتەوە ئەمڕۆ ئەمەنە حاڵەت ڕوویاوە ئایا ئەمانە بەهای هەواڵیان هەیە بۆ وەرگری سلێمانی بۆ وەرگری کوردستان عێراق باشە ئەگەر هەوانێت لە چ دایانەکەوە ئایا هاوڵاتیە کە لە بەیانەوە تا ئێوار لە سەرکارە هەیەەوە گوێ لەم راپۆرتی تۆ ئەگرێت چ سوودێگە بینێ تا چەند ڕۆشن بیرەبێت تا چەند پەروەردەیەکەی بۆیە یەکەم شت پێویستە بکەین کە ڕۆژنامەوانی پیشەیەکی دێرینە
پێوەری خۆی هەیە و چارەسەریە بۆ هەموو ئەو بابەتانی کە تۆ باسیەکەی باشە و ئەمە ئەم کێشەی ئەمڕۆ نیە ینی بۆ نمونە کۆمەڵە شتێ لە یادەوەری مناماوەتەوە لە سەردەمی کۆڕۆنایە مەترسیدارتنی شت چی بوو لە کوردستانەوە بۆ بچیتە ژووری چاودێری چڕەوە هەیە تەلەڤیزۆنی سەرۆکی هەرێم بارزی خۆی پەخشی ڕاستەوخۆکە لە ژووری چاودێری چڕە ئەی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان نەکوێ بوو وایە بۆیە پێویستە دامەزراوی ڕۆژنامەوانی ڕێوشێنی بۆ نمونە ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە ئەڵێ بەم شێوەیە ئێمە ڕێنمایی مردنەکەین کوشت نەکەین ئەمە ئەەکەین بۆیە جا تۆ ڕاهێنەر و ڕاوشکاری میدیایی تخوا پێم بڵێت مەسەلەن بۆی ببێ بە جۆرێک لە چوزانم ڕاهێنان دەرسیان هەچ کەسێک گوێی لێمانە و میدیاکارە و پێی نەوتراوە با بیزانێ ڕووداوێکی کوشتن هەیە میدیا بۆی هەیە چۆن ڕووماڵی بکە ئەوە بۆی هەیە ڕووماڵی بکە و یەکلا بووینەتەوە بەڵام چۆن ڕووماڵی بکە بۆی تووشی تانوتوانجی خەڵکیش و داواکاری گشتیش نەبێ طبعا ئێمە پێوەمانەیە بۆ هەموو شێکتە پێویستە باشە پێویستە زیاتر لە سەرچاوێکمانە بێ پێویستە سەرچاویەک سەرچاوی دوو سەرچاوی سێوەرگرین پێویستە تا ئەکرێ سەرچاوەکان نزیک بن لە ڕووداوەکەوە پێویستە سەرچاوەکان پەیوەندیدار بن بە ڕووداوەکەوە بۆ نمونە ڕووداوێکی هاتوچۆ لەسەر شەقام ڕوئەیە ئەو پۆلیسەی لەوەیە زانیاری زیاترە لە بەڕێوەبەری پۆلیسی شار بۆیە ئێمە هەموو ئەم پێوەرمانێ باشە ئەنج ئێمە لە یاساگا ڕوونی کردوەوە نابێت کەرامەتی مرۆڤەکان بخەیتە مەترسیەوە بۆ نمونە چەندین حاڵەتمانەیە کەسەکە مردووە باوکی کچەکە لە ڕاستەخۆی پێڵێ هەست و سۆزت چۆنە هەست و سۆزی چۆنە ینی تەسەورەکەی هەست و سۆزی چۆن بێ بۆیە هەموو ئەمانە بۆ نمونە ئێمە لە هەندێک ڕێنماییە هەمانە لە پێوەری نێودەوڵەتین بە هیچ شێوەیە لەو حاڵەتانە بۆ نییە کەسیەکە مقابلەکەی ئەگەر ضرور بوو لەگەڵ براکەی لەگەڵ کەسی سێم کەسی چوارەم قسەکەی ئەڵێ بۆ نمونە چی بووە چی نەبووە ئەو کاتە بێ بە خوێنەرەکان بڵێ بە وەرگرەکان بڵێ ئەمە کەسی سێمە لە بەروی کەسی یەکەم نییە هێشتا زانیاریەوە یەک شتی تر زۆ گرنگە ڕاستە کاڵکەڵەی سەرکوتکردن و هی ئازادی و هەموو شتێ لە هەرێم هەیە بەڵام ڕۆژنامەنووسانیشە هۆشیاریان نییە کە یاسا گرنگە تۆ وەکو ڕۆژنامەنووس تەنیا یاسا ئەو پارێزێ و تۆ بێ لە بەری پێشەوە بیکە ڕێز یاساگری بۆیە پێشەلکردنی یاسا هیچ سوودێ بە تۆ ناگەوێت تۆ مشەڕع نییە بتە چالاکوانی بتێ یاسا بۆڕی تۆ پێویستە ئیلتیزام بە یاساکەەوە بکەیت ئەمە مهمە ئەگەر هەموو ئەو ڕێن بۆ نەداواکاری گشتی بۆ چی ئەڵێمە لە بەروی کۆمەڵی یاسا پێشە لەگرێت کەرامەتی شخصەکە پێشە لەگرێت بەڵێ ئەگەر تۆ بۆ نە کەناڵمان هەیە شتەکە تیرۆر کراوە باس کوژراوە دوای 2 ساعت بەڕاستەوخۆ لەگەڵ تۆمەتبارەکە قسەکە 45 دقیقە تۆ تەسەورەکەی بۆ نمونە هەموو ئەمانە پێویستە بکرد بە ڕێنمای لە یەکەوە بۆ دا پێویستە بەم شێوە ئێمایکەین دووەم بۆ نمونە ئەگەر ڕووداوێکی کوشتن لە پایتەختی بەرازیل ڕۆبا لەگەڵ ڕووداوێکی کوشتن لە شارە زۆر ڕۆبا دەبرەوە پێویستە کۆمەڵێ ئایا چەندە تەسیری هەیە لەسەر وایە ئایا کاتەکەی چۆنە ئایا بۆ نمونە یەک دوو مەبدەئی زۆرین هەیە لە سەحافی تازایە چکە لە 10 ساڵی ڕابردووە بەهاکانی ڕۆژنامەوانی لەسەر ئاستی دنیا پیاچوونەوە بەهای سەرەکیمانی بەڵام دویان زۆ گرنگە یەکەم مەبدەئی زیان نەقسنەوە دووەم مەبدەئی لێپرسایەتی ئەڵێ تا ئەو پەڕی تۆ توانای خۆت ئەخەیتەگەڕ لە پێناوی گەیشتن بەڕاستیە زیان نەخیتەوە و پەلە نەکەی مەبدەئی دووەم مەبدەئی لێپرسایەتی ئەکاونتەبڵتی تۆ هەرچی ئێڵی لێپرساوی لێ یعنی ناتوانانی لێ دەرچی سپاس دەکەم کاک دیار لە یاسای ڕۆژنامەگەری ئەوە یاسای ژمارە 35 هەندێک بابەت باس کراون کە ڕۆژنامەنووس نابێمانە بکڵێ هەر بابەتێک زیان بە ڕێکاری لێکۆڵینەوە و دادوەری بگەێنێ ئەمە حەق نایە بە داواکاری گشتی داواکاریەکی لەم شێوەی هەبێ بۆ میدیاکان بۆ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری ئێمە نەمان و تۆ حەقی بە مطلقی حەقی نییە حەقی هەیە و کاکسلامێکی باسی بەڵام بابینە سەر واقعی ئایا ئەم بابەتانە کاتێک کە تۆ حکوومەت یاخود داواکاری گشتی پێوێت ئەم بابەتە چارەسەرکان گرفتە بێ پلانێکی هەبێت و دراستە کرابێت چەندین توێژینەوە کرابێت هۆکارەکان چیت ئایا چ توێژینەوەیە کراوە ئەم داوای داواکاری گشتی ئستینادی کردوتە سەر چی سەر بڕیاری ڕاگەاندنی پارتێکی سیاسی یان بڕیارێکی زانستیە لەسەر ئەساسی توێژینەوە و دراسە کراوە کە کاریگەریەکان بەفعلی و کاریگەر مەترسیانە هەیە لەسەر کۆمەڵگا پێویستە معالەجە بکرێت ئەمە گرفتە ڕیسەکەیە کە ئستیناد کراوە سەر چی ئەم داواکاریە ئەمە یەک دوو ئەومان بیر نەچاتی ئێمە ئێستا ئەوەی کاکسەلام باسی کرد بابەتی ڕێبەری و پەیماننامەی شەرف و ئەمانە شتێکی ئیلزامی نییە
ینی زۆر جار بەداخوانێت لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 پەیماننامەی شەرەفی ڕۆژنامەنووسانی ساڵی 1954 کرا بە پاشکۆ بە ڕۆژە یاساکەوە زۆر جار وا تەفسیری بۆ کرێت کە ئەمە شتێکی ئیلزامیە نەخێر پەیماننامە و ڕێبەریەوەمانە شتێکی ئیلزامی نییە ڕێبەری پێتەڵێ ئەگەر ئەتەوێ بڕۆی بۆ خاڵی ئێکس بەم ڕێگەیە بڕۆ زووترەگەی بەڵام ئەگەر تۆ بەم ڕێگەیە نەڕۆی جەریمە و نەکردووە ئەمە جانبێکی کە بابەتی پەیماننامە شتێکی ئەخلاقیەن تۆ کۆمەڵێک کەس مولزەمەکەی بۆی کاتێک کەواژووەکەن مسادقە ئەکەن لەسەر ئەم پەیماننامە ئەخلاقیان مولزەمیانەکەی بۆی کانێک مەعایرێ بیپارێزن و ئەمانە مەعایری باشن بڕوان ناکەم هیچ دامەزراوەکی میدیایی ئێستا جورئەتی ئەو کابڵە من لەگەڵەوەیانی یەک ڕۆژنامە نووسنی ئێستا لە کوردستانە بەو کەناڵانەی کە علامەتی سپامیشان لەسەر و کە زۆر جار گلی هەیە لەسەریان پێشی خۆشە بێت بە دنیای ڕاقیتر بە دڵنیایەوە کەس بەڵام گرفتی ئێمە لەوە کێ خاوەندارەتی میدیاکە لێ کێ خاوەندارەتی میدیا ئەس بە پارتە سیاسەکانن و بەرپرسانن و بەشێک لە سەرمایهدارانن ئەمانە ئامانجان ئەوە نییە تۆ کۆمەڵگەیەکی تەندروست پەروەردە بکەیت و هۆشیاری و حزبی کۆمەڵاتی بەرزکەیتەوانێ و ئاشتی کۆمەڵاتی و پێکەوە ژیان پارێزراو بێت و ئەم مەعایر و ئەم پێوەرانە بەرزکەیت و کاریێسەکەی ئەوە ئەجەندایەکی سیاسی 50 میلیۆن دلار لە پرۆژێکی میدیای سەرفەکە ئامانجیوە نییە ئامانجی ئەجەندایەکی سیاسی خۆیەتی کای بەڕێوە معنایتیان نییە ئێمە بەداخەوانێ ئەو پێوەرانەی کە باسی کرد کە بێ ژووری هەموو ژووری هەواڵێک کۆمەڵێک سیاست و پۆلیسی خۆی هەبێت کە بڵێ بن بەمە ئیشەکەم و دڵنیاشم هەچ دامەزەوەکی میدیایی کۆمەڵێک سیاستی خۆی هەبێت دڵنیام شتی غەڵەتیتیانی هەمووی شتی جوانن هیچ دامەزەوەی میدیایی جورئەتیەوە ناکە کە سیاستێکی هەڵە و یاخود سیاستێکی داتەندروست بۆ مۆستەکەی خۆی دانێ بەڵام گرفتەکە لەوەیە کاتێک کە ئەم دامەزەوانە چێ خاوەندارەتیانەکە کاتێک کە بەژەودەکان و کاتێک کە ئەجندای کەسەکە خاوەندارەکەی پێڵێت تۆ لەسەر ئەم تەوەرە ئیشکەیت گوێ ناداتەوەی کە و بەشێکی تریشان لە سوۆشال میدیا ئیشەکەن ئامانجان ئەوەیە ڤیو و لایک زیاکەن بۆ لەبەرەوەی ئەوەی کە فەندیانەکە ئەوەی کە فەندیانەکە تاکو لایکی زیاتر بێت زیاتر پارێ ئەگەر دەرفەتە بوو باسی سوۆشال میدیا شەکەم ڕاستی ئەخیر جملە ئەگەر تاوکەم ئێستا بەداخەوە کەناڵە گەورەکان کەوتونەتە منافەسە و کەوتونەت ئەو هەڵەیە کە لە سوۆشال میدیاڵێ کۆمنت کە ئێستا شتێک نەماوە بە ناوی خەڵات و جۆرێک لە پێشبڕکی ئەوەی کە تەرفیهی و بەرنامەی تەرفیهی و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ساڵانە ئەکرا کۆمەڵی خەڵات دەرەچوو بۆ کەسان ئێستا شتە نەماوە شتێک نەماوە بە ناوی زانیاری و هین کێ زیاتر کۆمنت کە کێ فەیسبوک چیتر بێ لە هەمویان زیاتر ئەو کەسە خەڵاتەکە سواس دەکەم تێبینیم هەبوو یەک پەیوەندی بەوە زۆر بەپەلە کۆمەڵە شتێتوانین دووسێشت کرێ بۆی بابەتەکە بۆی تۆزە کورتی کەینەوە بۆ یەکەم مەوزوعی ئەوەی نووسینی ڕێبەرە بۆ ژووری هەواڵە ئەوانەی کە ئامادەن ئەتوان ئەمە بکەن هەم ئەیپارێزی هەم ئیشەکە کۆمەڵە شتێتوان یەکسەر بیکەین بۆ نمونە هەواڵی کوشتن بۆ لایڤ نابێت ئەبێ لە ئێستاوە هەرچی ژووری هەواڵی هەرێمی کوردستانە واز لەوە بێنێ دووەم هەواڵی کوشتن بۆ بەپەلە نابێت پێویستە ئەمە واز دەبێنی سێم باشترین شت ئەوەیە بۆ نمونە هەمومان ئەزانین کاتێک کەسێک نەخۆشەکەیە ئەچێتە نەخۆشخانە ئەم دۆسیە ئەچێتە بەردەستی پێ بەردەستی نەخۆشخانە کەواتە کەسی یەکەم چێ مەسوول لە مامەڵە ئەمە کە کەسێک ئەکوژرێ کەسی یەکەم چێ مەسوول لە مامەڵە لەگە بەڵام پۆلیس لەبەرەوە تۆ پێویستە ئەگەر بۆ نمونە ئەم سێشتە بەسیتە بکەیت گۆڕانکارێکی نەوعی ڕوایە لە ماوەی هەفتەیەەکە بۆی ئەمە گرنگە بەڕاست سپاس دەکەم کاک شوان هەندێک تێبینیت لەسەر داواکاری گشتی هەبوو لەسەر ئەم داواکاریەی ئەگەر قسە لەبارەی بەرپرسیارەتی و جێبەجێکردنی ئەرکەوەیە با ئێمەش تێبینیەکیان ڕەخنەیەک لەسەر داواکاری گشتی بڵێن ڕاستیەکەی لەسەر دنیایەک پرسی گشتی لەسەر مەسایلی گەندەڵی لەسەر چوزانم دەوڵەمەندبوونی گوماناوی نایەتە جواب هیچ قسەیەک ناکا لەسەر دیاردەیەکی دیاریکراوی وەکو کوشتن ڕووداوەکانی کوشتن و ڕووماڵی میدیایی بۆ دیاردەکە دێتە جواب ئەمە گرفت نییە گرفت بۆ بەرپرسیارەتی خودی داواکاری گشتی با هەر باسی بەرپرسیارەتی میدیا نەکەین وڵا گرفتەکە لەوەیە ینی واوێ ناکراوە ڕاگەاندن و میدیا تەنها لە سلێمانی هەیە و حاڵەتەکانی کوشتنش تەنها لە سلێمانی هەیە ینی ئەگەر وردی کەینەوە زیاتر چونکە تەنها لە سنوورێکی دیاری کراوە ئەم داواکاریە کراوە خاڵی دووەم داواکاری گشتی ئەرک و بەرپرسیارەتی زۆر گەورەی لەسرە بەڵام بەداخەوە غایبێکی گەورەیە لە ناو ئەو هەڵایی لە کوردستانە ئەو دۆخەی لە کوردستانە ڕوەدا
دۆخی گەندەڵیە، دۆخی بێموچەیە، دۆخی بێباکی دەسەڵاتە لە زۆر پرس و بابەت، دۆخی ئاسایشی خەڵکە، زۆر دۆخەیە حەقی وا هەبووە داواکاری گشتی لەسەری بەجواب بێت. کەیسی زۆر گرنگ هەیە. من خۆم پرسی گەورەم بردوۆتە بەردەم داواکاری گشتی بە 100 ئیمزاوە بردوومەتە لای سەرۆکی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان، داوام لێیان کردووە وەرنەخەت لەسەر ئەم مەوزوعە قسە بکەن، ئامادە نەبوونە بێنە خەت قسە بکەن. ئامادە پرسی گەورە بە ئیمزای خەڵکەوە بردومانە داوامان کردووە لە داواکاری گشتی، لە سەرۆکی داواکاری گشتی لە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان داوامان کردووە ورن لەسەر ئەم پرسانە قسە بکەن و ڕایەک دەربڕون و لێکۆڵینەوە بکەن. پرسی نیشتیمانی هەیە، پرسی نەتەوەیی هەیە لە وڵات. یەک سەرنجی دیکەش وڵا کاکشوان ئەوە تۆ کەیست بردووە خۆ ڕۆژتایوارە میدیا لە کوردستانیش بەشێک لە میدیا بە دڵنیاییەوە باسی هەندێک پرسی دیاریکراوەکە کە پرسی گشتین و ئەبێت چارەسەر بکرێن، هەندێکیشی پەیوەستە بە گەندەڵی و قاچاغ و چوزانم ئەم پرسانەی دیکە. بۆ جارێک داواکاری گشتی شاشەی میدیاکانی نەبینی بۆ ئەمە، بەڵام شاشەی میدیاکان نەبینێ بۆ دیاردێکی دیاریکراوی وەکو کوشتن. من بەداخەوە قسەیەکەکەم خۆزگەوان نەبووایە، بەداخەوە ئیڵێم چکە بەڵگەر زۆرە لە بەردەم قسەکانمانە هی ئەوە نییە باسی بکەین، بەس بەداخەوە ئیڵێم دام و دەستگای دادوەریمان بە هەموو دام و دەستگاکانی دادوەریمان لەژێر پرسیاری گەورەدایە، لەژێر پرسیاری گەورەدایە بەکارهێنرێن. هێزە سیاسیەکان دەسەڵاتدارەکان بەکاریان هێنن بۆ بەرەو پێشبردننی ئەو شتانەی کە خۆیان ئەیانەوێەوە، ئەو شتانەشی کە سەر بەدەسەڵات بێ ئەم دام و دەستگایانە ناتوانن بەلایە بڕۆن. نمونەی زیندومە من خۆم چەندین بەڵگەم لە بەردەسایە کە شکات هەیە، سکاڵا هەیە لەم وڵاتە سکاڵا هەیە غەدرت لێکراوە، دام و دەستگای حکومی حزبی غەدری لێت کردووە، دام و دەستگاکانی دادوەری لە کوردستانە ناوێرن سکاڵاکان وەربگرن، سکاڵای هاوڵاتی وەربگرن کە لە سکاڵای لەسەر بەرپرسێک بێ یا لەسەر دەستگایەکی حکومیە بێ. دام و دەستگا دادوەریەکان ناوێرن سکاڵاکان وەربگرن و دەیان نمونەشم لە بەردەسای. باش کاک شوان سپاس دەکەم. پێم وابێ بۆ دەرفەتی ئەخیر لەوە چێ مەجاالە بێ بێمە وڵات. مامۆستا سەلام، باسی بەرپرسیارەتیمان کرد. لەم یەک دوو ڕۆژەیە پرسێکی دیاریکراو لە ئەمریکا ڕوویاوە بە دیاریکراوی تەسەورەکەم ئاگاتان لێ بێ، ئەوەی گروپ چاتەکەی ئاگات لێتی ئەو میدیاکەی گۆڤاری ئەتلانتیک خۆ میدیایە گاڵتە نییە وایە ئەزانەیە ئیتیکی ڕۆژنامەوانی چییە، مەسئولیت چییە، بەرپرسیارەتی چییە، بەڵام بە هەڵە خراوەتە ناو گروپێکی دیاریکراوە پێش هەموو شتێ نەیوتۆ ئازێت نەبێت دەرەکەن لە گروپەکە من بۆم نییە زانانی خۆی دەست وایە نەیکردووە زانیاریەکانیش بڵاوە کاتەوە. بۆ ئەمە لە ئەمریکا هەڵای گەورە لەبارەی بەرپرسیارەتی میدیاییەوە دروست ناکە، هەڵاکە لەبارەی ئەوەیە چۆن نەکرێ وەزارەتی بەرگری ئەمەی بەسەرا تێپەڕێ. بۆچی لە پرسێکی ئاوا دیاریکراوە ئەبێ هێلکەکە لە سەری میدیای بشکێنرێ لە باتی ئەوەی خودی دیاردەکە ڕاستیەکەی مەسلەی چەک چارەسەر بکرێ، مەسلەی پرسەکانی دیکە پرسە کۆمەڵاتەکانی دیکە چارەسەر بکرێ، نەک ڕووماڵە میدیاییەکە. من بۆی ئەم نمونەی ئەمریکام هێنایەوە بۆی قسەم بۆ بکەی. سیریکە لە پەیماننامەی شەرەفی نێودەوڵەتی ئەوەشی تەیە بۆ ناڵە ناتوانانی بە هیچ شوێ ڕیکۆردەر پشاریتەوە بۆ نمونە باشە ناتوانانی بەبێ ڕخسەت وەریگری ئیلا لەو کاتانیانە بێ کە تەسجیلکردنەکە سەوتەکە تێکستەکە ئەجێتە بەرژەوەندی باڵای وڵاتەوە بۆیە لەو حاڵەتانەیە باسی قەزیەکی زۆرەکەین هێرشەکرێتە سەر وڵاتێکی تر خەڵکە کوژێ ژن و ماڵە کوشتە بۆی ڕۆژنامەنووسەکە ژووری هەواڵی ئەتلانتیک ئەڵێن ئەمە طبعاً بەراوردیان کردووە بڵاوی کەینەوە زیارەکەی زۆرترە یا بڵاوی نەکەینەوە ئەکید بڵاوکردنەوەی ئەوە لە بەرژەوەندی گشتی ئەمریکایە ئەبێ خەڵک بزانن سیاسەکان چۆنەکەن بزانن بۆ قەزیەکی وا گرنگ خوازانێت داتایتت چۆ بۆی کوێ بۆی ئەمە زۆ گنگە بەس من یەک دوو مەلا حەزە بڵێم لەسەری لەسەر سلێمانیە زۆ گنگە ئەوەی لەسەر سلێمانیە بەرگوچوونی من ئیجابیە پێ زۆر باشەیەکێتی و پارتی ئەزانی کوردستان چۆن تۆزیع بووە لەسەر پێیەکێتی و پارتی هێزی دیموکرات نین دیموکرات خواز نییە ئەگە هەردووکان بێکەوە یعنی ڕێکەون ئیتر یعنی گۆلەکەی سەرکوتکاری بە پێژەیە سەرەخەن بۆ ئێمە گرنگە
لە زۆنێکا بە نەوەکو بەرەیەکی گەورە بکەینەوە لە بەرەوە ئەبێ بزانین کامە گرنگە دەڕێت چۆن جوان ئیش لە زەبگەین بەڕاستی یعنیەوە زۆر گرنگە کە لایەنە ئیجابەکەشی ببینیم. سپاس دەکەم. یەک حەزمە کرد ئەوەش بڵێم خۆزگە دادوەرێکی داواکاری گشتی لێرە بوونە چکە گفتوگۆکە گشتگیرترە بوو حەزمانە کرد ئەوەنێ لە نزیکەوە گفتوگویەکی دۆستانە و بزانین چۆن بیرەکەنەوە چکە جاخۆ تەزانی ئامادەکردنی میوان بۆم بەرنامانە بە تایبەت داواکاری گشتی و مەسەلەوانە چەند خورسە بە هیچ شێوە قسەمان بۆ ناکەن ئەگەرنامە حەزمەکریز نەبووە لایانی پۆلیسیشە بووایە بۆەوەی ئەم پرسیاری ئێستا لە کاک دیاریەکەم لە پۆلیسم کردای ڕاستیەکەی بەڵام پێدەچێت لە هەندێک کەیسە ئاگادار بوو بن کەیسێکی دیاریکراو هەیە لەبارەی کوشتنیان هەر پرسێکی دیکە ڕووماڵی میدیایی زیانی پێگەیان دەبێ و لە محکەمەکان گلەیمان لێکرابێ بڵێن ئەو ڕووماڵە میدیایی ڕاستیەکەی سەرداوێکی دیاریکراوی لە ئێمە شاردەوە چوزانم بوو بە هۆکاری گرفتێکی دیاریکراو بۆ ڕوتی لێکۆڵینەوە. من وەک سنتەری میترۆ هیچ کەیسێکی وە بە دیاریکراوی نادۆڵام بەڵام لە چەند ساڵی ڕابردۆ کەیسێکی هاوشێوە بۆ لەگەڵ سەرنووسەری ڕۆژنامەی هاوڵاتیە و سکاڵا لەسەر سەرنووسەر تۆمەگا و سکاڵاکەی بردەوە لە دادگا سکاڵاکەی بردەوە لە دادگا سکاڵاکەی بردەوە کە بەڕێز تاریخ پاتە سکاڵاکەی لە دادگا بردەوە بەڵام بێم وسەر ئەو پرسیاری کە لە کاکشوانە کرد بابەتی ئەوەی کە بەرپرسیارەتی داواکاری گشتی وا زۆر نڕۆینەوەی کە هەموو مەلەفی گەندەڵی و هەمومان نەزانین چی هەیە هەر باوتەی بەرپرسەکان خۆیان کە چی هەیە لە وڵاتیەوە ئەوبوو داواکاری گشتی لەسەر خەدووە لانی کەم مادام ئەو بەردەوام دادگاکان و داواکاری گشتی ئازان بۆ ڕۆژنامە نووسان و دامەزراوە میدیاکان لانی کەم ئێمە ساڵانە ڕێکخراوێکی ناوخۆین سەدان پێشەلکاری بڵاو دەکەینەوە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان تۆمارەکە ئەوە داواکاری گشتی لانی کەم لەسەر ئەمە باتایەتە خەت لانی کەم لێپێچینەوەیکی سکاڵای بەشێکی زۆری ئەم پێشەلکارە لە نێزامەکانەوە و ئێمە لە راپۆرتەکانمانە کاتەکەی و بەروارەکەی و شوێنەکەی و لایانی پێشەلکارمان بڵاو کردوتوانە لانی کەم وای داواکاریگەتی ئەیتوانی لەمە بێتە سەرخەت و سکاڵا تۆمارکە دواتر بابەتی قەرەبوو ئەوانی کە لە بەفڕۆکەی جەنگی پیرۆرەکرێن و شەهید دەکرێن لانی کەم حکومەت قەرەبوویان ناکات و داواکاری گشت بێتە سەرخەت من یەک نمونەیانمەوە بەڕێزان گەنجێک ساڵی 2010 بۆ ئەڵمانیا حسابی خۆی یەتەوە لە ئەڵمانیا ئیشی دەست ناکرێت ئەوێ بە سکیوریتی لە یەکێک لە کۆمپانیا گەورەکان لە شقامی ساڵم دوایەوە لەوێ دەریەکەن ئەچێت لە کارگەی چیمەنتۆ ئەبێ بە کرێکار لەوێ دواتر لەوێش دەرفەتێکی بووێتە پێشەوە لە دامەزراوەیەکی میدیایی کاری دەستەکەێت مانگی بە 450 خۆی لە ئەڵمانیا تۆ زمان نەزانێ خبرێکی باشی پیا کردو لێ هات ئیشی دەست ناکرێت کاتێککە ئیشی دەستەکە لە دامەزراوەیەکی میدیایی بینیمان لە ڕێگەی سەیزادق لە ڕێگەی فڕۆکەی تورکیەوە فڕۆکی پێفڕۆکەوانی تورکیەوانێ ئۆتۆمبیلێک بە ئاماجێکیرێت دوو ڕۆژنامەنووسی تیا کوژێت هیچیان ئێرۆ بەهادین و گوڵستانتارە ئەم کوڕەش ڕێبین کە سایق بووە سیارێکی کڕیەوە بە قەرز و خۆڵە بە 165 جۆرەکە ئێستا سیارەکەی فرۆشتۆ بە 100,000 دیناری عێراقی بە ئاسن فرۆشتۆتی لانی کەم وەک حکومت قەرەبووی ناکاتەوە ڕێکارەکانی بۆ ئاسان کە لە دایری مروز سەدان سەرشان بۆ دروست کردووە لەسەر ڕقەمی شانسێکە و سەرنوێکە و نازام چی لانی کەم داواکاری گشتی لەسەر ئەم بابەتانە بێتە سەرخەت کە خەڵک لە باخەکانی خۆیانە لە ناو ماڵەکانی خۆیانە لە کاتی گەشتکردنیانە کراونەتە ئاماج و بوونەتە قوربانی هەیەی کەسی ئازیزی لە دەستداوە هەرچێ بەشێکی جەسەی لە دەستداوە حکومەتی هەرێمی کوردستان بێ ئاگا لەوەی کە قەرەبووی ئەمانە بکاتەوە ئەمەم پێم وایە داواکاری ئیشی داواکاری گشتێکە لە ئێسادا کاری لەسەر زۆر بە کورتی میدیایەک ڕووماڵی کوشتن بکە سەرباری ئەم داواکاریەی با بڵین داواکاری گشتی وە پێم وا بێ بەڕێوەبەرەتی ڕاگەاندنیش نووسراوی کردووە بۆ میدیاکان کە بێ ڕووماڵی کوشتن ڕاگرن میدیایەک ڕووماڵی کوشتنەکە زووم سبەینێ ڕووماڵێکی بەرپرسیارانی کوشتنەکە باشە ڕووداوێکی کوشتن تووشی لێ پێچینەوە بێتەوە یان نابێت تووشی لێ پێچینەوە بێتەوە بە گوێرەی یاسای ڕۆژنامە سکاڵاکە لەکوێ لە تۆمارەکە لە سلێمانی لە تۆمارەکەنیان لە هەولێر لە هەولێر شێویش ڕێنمایەکی وانویش بڕیارێنێ لە سلێمانی هەیە ئەمە یەک دوو سینادەکەنە سەر چ قانونێک تۆ دامەزراوەیەکی میدیایی بابەتێکی میدیایی بڵاو کردێتەوە یاسای کای ڕۆژنامەنووسیە لە یاسای کای ڕۆژنامەنووسی تاوانێ بۆ ئەم پێم وایە ئەمە ناچێتە سەر ئەمە هەوڵێکە جۆرێک لە ئەوەی کە پێڵێن مجاملەکردن بێت یاخود ڕاکێشانی سۆزی هاوڵاتیان بێت لە ئێستادا بۆی کە دەنگۆیەکە بوو هەڵایەکە بوو لە سوۆشال میدیا کە خەڵک داوایە کرد ئەم هەموو کوشتنی کە هەیە کاریگەری خراپی کردوسە خەڵک ئەمە کاردانەوە تەسیرە لەژێر ئەو داوای کە لە سوۆشال میدیا هەبوو بۆیە ڕێارێکی لەم شێوازە ڕوونە کاک شوان هەستەکەم تۆزێ لە ڕووی کاتەوە کاتم خواردوویت حەقم خواردوویت با دەرفەتێکی 1-2 دقیقەیت بەمێ بە پرسیارێ
طبعا ئەم پرسەی باسیەکەین پەیوەستە بە شتێکەوە لە زانستی میدیای پێڵێن سۆسیۆلۆژیای میدیا باشە کاریگەری میدیا لەسەر کۆمەلگا بەڵام بەڕاستی چەلەحانەی حزبی و سیاسی کاریگەری لەسەر کۆمەلگە زیاترە لەسەر موستەمە زیاترە لەسەر تێکدانی مەزاجی ئەم خەڵکە زیاترە یان ڕووماڵێکی دیاریکراوی میدیایی دراما تورکیەکان کاریگەری نەرێنیان لەسەر کۆمەلگە زیاترە یان ئەم ڕووماڵی کوشتنە بۆیە بەڕاستی کاتێک مەسەلە دێتە سەر کاریگەری میدیا لەسەر کۆمەلگە یەک دنیاشتی تر هەیە گەرداوە کاری گشتی بتوانێت بێتە سەری لە بری ئەم پرسانە قسەکەت دروستە پێم وایە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە خاڵێکی گرنگ هەیە پیاسکەن یاسا تەنها بە یاسا ڕائەگیرێ گۆڕانکاری بەسەرادێ بە ڕێنمایی گۆڕانکاری ڕێنمایی ناتوانێت یاسا بگۆڕێ یاسا تەنها بە هەموارکردنەوەی یاسا بە یاسایەکی تر ڕائەگیرێ و کاری پێ ناکرێت یاسای کاری ڕۆژنامەنووسی تەنها ئەبێ یاسایەکی تر دەربچێ یا هەموار بکرێتەوە خاڵەکانی کاری پێ نەکرێت ئەگینا هیچ ڕێنمایەک ناتوانێت ڕای بکرێ و ئەرکی من پێم وایە ئەرکێکی هاوبەش هەیە لە نێوان داواکاری گشتی دەستگای دادوەری پۆلیس ڕاگەیاندن هەمومان ئەرکمان هەمووی پێکەوە ئەوەیە کار بکەین بۆ کەمکردنەوەی تاوان نەک بین ڕێ بگرین لەوەی چۆن بڵاوێکین و چۆن بڵاوی ناکەینەوە ئەبێ کار بکەین بۆ ڕێگرن ئەو دۆخە میدیایی لە کوردستان هەیە کە دۆخێکی کاریگەری نێگەتیفی لەسەر تاکی کوردی بەجێهێشتووە بەداخەوە هێڵێم میدیای حزبی بووە ململانی حزبیەکان بووە ئەم میدیایانەی ئێمە بەشێکی زۆری لە 90 میدیای کوردی میدیای حزبیە لەلایەن حزبەکانەوە و کەسایەتی ناو حزبەکانەوە بۆ ململانی سیاسیەکان بەکارهێنرێ و هەڵە سوڕێنرێ لەوانەیە لە حاڵەتێکی کوشتن بۆ نمونە لە حاڵەتێکی کوشتن لەوانەیە بەکار بهێنرێ جهەتێکی سیاسی بۆ لێدانی جهەتێکی سیاسی تر بەکاری بهێنێ ئەمە کاریگەری نەگەتیفەکە دروستەکە ململانی سیاسەکان لە ناو میدیایە و بەداخەوە ئیلێم و جارێکی ترش بەداخەوە لە من خۆم میدیاکارم میدیای کوردی لەبەر ئەوە ڕنگدانەوەی میدیای لە حزبی سیاسی و ململانی سیاسی بووە ڕۆڵێکی زۆر نێگەتەفی هەبووە لەسەر سایکلۆجێتی کۆمەلگای کوردی لەسەر پرسە سیاسی کوردیەکان لەسەر پرسە نەتەوەی کوردیەکان لەسەر پرسە نیشتیمانی کوردیەکان لەبەر ئەوە میدیای ئێمە ڕنگدانەوەی سیاسەتی حزبەکانە سواز دەکەم شوان داودی سەرنووسەری ڕۆژنامەی هەواڵ لە کەرکووکەوە لەگەڵ مابووی گەلێک سواز دەکەم دەستت خۆش بێ سەلام ئەمەر ڕاوێژکار و ڕانەری میدیایی سواز بۆ ئێوە ژەر کرد کێشە کاک دیاری محەممەد بەڕۆبەری سنتەری میترۆ سواز بۆ ئێوەش دەست خۆش بەدوعا